پۆستی پارێزگاری کەرکووک ئەوە ئێمە زروفەکە وای لێ کردووە بەداخۆ بەشێکی پەیوەندی بە لایەنی کوردی خۆمانەوە هەبوو بەڵام بە ئیشتیخاکی خۆمان ێزانین و مافی کوردەوە هەموو هەڵبژاردنەکانیش لە دوای ئەم ڕووداوانەی بەسەر کەرکووکداوە 2010 بکەین خیال ئەم هەڵبژاردنانە دەنگ حساب بکەین کورسی حساب بکەینەوە ئیستیحقاقی کوردە و لە ناو کوردیشا ئیستیحقاقی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە ئەمە ئەوە پەیوەندی بە ئیستیحقاقی کوردەوە بەڵام وەکو ئێمە لەگەر پارتیان لەگە لایەنێ دیکە چکە ئێمە ڕێکەوتنی مسبقمان هەیە پێشووتر ئەو ڕێکەوتنانەی کە پەیوەندی بە حکوومەتی هەرێمەوە هەبووە لەزمنیشە پارێزگاری کەرکووک بووە بەدڵنیایەوە پێداگریەکەین بە ئیستیحقاقی خۆشمانێت دەنگ بۆ حکوومەت دەدەین ئەو کێشە و گیر و گرفتانی نەکەرکووک سەردەم ناوچە جێناوکان ئاسایی بکرێتەوە بەڵام وەکوتم ئێمە ئەولەویاتی بەشداریکردمان ئەمە دەبێت کەرکووک و ناوچە جێناکۆ من پێم وانێ ئەوەی کاوە بووە بە هیچ شێوەیە قبول ناکەن چکە مەسەلەی کوردی و مافێکی دەستوریە هیچ کەس هیچ عقلێتێکی شۆبینی ناتوانێت وەکو تیشم ئێمە نامانەوێت هەمیشە لە خەمی کەرکووک و ئەم ناوچانە بووینە بەڵام هەموو شتێک حدودی خۆیە ئێمە بەرنامەمان هەیە پێمان خۆشە لە چوارچێوەی ئەم دانوستانە لە چوارچێوەی ئەم گفتوگویانە ئەو کێشانەی پەیوەندی بە کەرکووک ئەم ناوچانە بتوانین چارەسەری بکەین